دوای ڕۆژی دیکە 21 ساڵ بەسەر ئازادکردنی عێراق لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە تێپەڕ دەبێ. ئەوەی لە خەیاڵدانی ئەمریکا بوو دروستکردنی نمونەیەکی دیموکراسی فیدرالی بوو کە هاوڕێ بێ لەگەڵ ئەمریکیەکان، بەڵام ئێستا عێراق لە زیاتر لە ڕەهەندێکەوە لە خەیاڵدانە ئەمریکیەکە دوورە. بێگومان زیاد لە پرسێک هەن کە هەم عێراق هەم ئەمریکا لەبارەیەوە تێبینی و گلەیان لەسەر یەکدی هەیە. گرنگترینیان بێگومان دەکرێت پرسە سەربازیەکە بێ، بەڵام لە ناوەخنیا بێگومان کۆمەڵێک پرسی ئابووری و استراتیژی دیکەش هەن، بە تایبەت پرسە سیاسیەکانیش بێگومان سیاسی ئەمنیەکان کە عێراقیش و ئەمریکاش چاوەڕوانی دیکەیان لە یەکدی هەیە. هەم ئەمریکا کۆمەڵێک چاوەڕوانی لە عێراق هەیە، بێگومان عێراقیش دوای 22 ساڵ لە پرۆسەی ئازادی عێراق کۆمەڵێک چاوەڕوانی لە ئەمریکا هەیە، دەیەوێت فۆرمێکی دیکە بە پەیوەندیەکانیان بدەنەوانێ. ئێستا شاندێکی عێراقی بە سەرۆکاتی محەممەد شیع سوودانی بێگومان لە ئەمریکایە گفتوگۆکەن لە سەر ئاستی باڵا سوودانی و بایدن کۆبنەوە یەکترێ بینن هەموو ئۆقسانی کە پێویستە بکرێ، بێگومان هەردوو لە پێیەکەوە ئیکەن. سەردانەکە لە کاتێکی هەستیارایە ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان دوای جەنگی غەزە دۆخی هەستیار و با بڵێن گرژ بە خۆیەوە ئەبینێ. سەردانەکە لەم کاتە هەستیار و گرژایە، بۆیە پێدەچێ هەموو ئەو دۆخی ئێستا لە ناوچەکە هەن ڕوودەدەن. کاریگەریان لەسەر سەردانەکەی شاندەکەی عێراق بۆ ئەمریکا هەبێ. ئەم پرسی سەردانەکەی محەممەد شیع سوودانی و شاندە عێراقیەکە بۆ ئەمریکا لەگەڵ بەڕێز کاظم الیاوەر فۆڕی استراتیژی تاوتویەکەم. بەڕێز یاوەر سڵاوت لێبێ، هیوادارم زۆر باش بیت. لە دۆخێکی تەبیعیە ڕاستیەکەی ئەکرێ پرسیارەکە ئەوە بێ عێراق چی لە ئەمریکا ئەوێ و ئەمریکاش چی لە عێراقەوێ، بەڵام کە وردیەکەیتەوە لەبارەی عێراقەوە ڕاستیەکەی ناتوانانی ئەم پرسیارە بەم شێوەیە بکەی کە عێراق چی لە ئەمریکا ئەوێ، چونکە ئەوەی ڕوونا دەوڵەتێک هەیە لە عێراق، بەڵام لە ناو ئەم دەوڵەتەیە دەوڵەتە فەرمیەکە کۆمەڵێک ئەجێندای دیکەش قسەی خۆیان هەیە لەبارەی چۆنێتی پەیوەندی عێراق لەگەڵ ئەمریکا و پێویست بە ڕوونکردنەوەش ناکا بە دڵنیاییەوە. بۆیە من پرسیارەکە جارێکە ئاوا لێ یەکەم، عێراق لە ڕووی فەرمیەوە وەکو دەوڵەت چی لە ئەمریکاوێت؟ بەڵێ زۆر سپاس بەم دەرفەتە. سڵاو بۆ بینەری ئۆبیسەری کەناڵی زوم. طبعا دەوڵەتی عێراق مؤسساتی دستوری لە عێراق ئەوەی لە ئەمریکا دەیەوێ کە لە 2003ەوە ئەمریکا وعدی بە کۆمەڵانی خەڵکی عێراقی داوە کە دەوڵەتێکی دیموکراسی، دەوڵەتێکی یعنی خەیر و خەیراتی عێراق بۆ هاوڵاتی دەبیتن استراتیژیەتێکی عێراقێکی دیموکراسی و مەدەنی فیدرالی ئەو دەوڵەتە دروست بکرێتن لەو ناوچەیە. بەڵام بەداخەوە ئەو ئامانجەی کە کۆمەڵانی خەڵکی عێراق هەمویان چەپڵیان بۆ ئەم دەرفەتە ئەو ئامانجانە چەپڵیان لێدا، بەڵام ئەمریکا یان پێی نەکرا ئەو دەوڵەتە کە وعدیدا دروستیکە، یان عاملێکی فاکتەرێکی ئیقلیمی ئەو دەوڵەتانەی کە جیرانی عێراقن، ئیرانە یان هەندێک دەوڵەتی عەرەبی هەیە، ئەوان پێیان ناخۆش بوو عێراق کە دەوڵەتێکی دیموکراسی بی، دەوڵەتێکی مەدەنی بی، دەوڵەتێک بی خەیر و خەیراتی بۆ شعبی بۆ کۆمەڵانی خەڵکی عێراق بی. ئەوان ئەم دەرفەتەیان نەدا بۆ ئەمریکا. یان خوێندنەوەی دیکە هەمان هەیە، ئەمریکا هەر بەخۆی ئەو نیەتەی نەبوو کە لە عێراقێکی دیموکراسی، عێراقێکی یعنی بە یاسا و بە دستور ئەو وڵاتە حکمی خۆی بکە. ئەمە دوو خوێندنەوەیەک هەیە، یەکیان کە ئەمریکا پێی نەکرا، ئەوەی تر ئەمریکا خۆی نەیویست عێراقێکی دیموکراسی دروست بکە. ئەو زەویستە ئەو مەشاکلانەی کە لە عێراق هەیە
هەمویان سەبەبی ئەمریکایە و بریتانیا و فەرەنسا دەوڵەتەکانی ترکە هاوکار بوون لەگەر ئەمریکا بۆ ڕوخانی ڕژێمی بەعسی پێشوو. ئێستا عێراق دەوڵەتێکی یعنی هەمومان دەزانین یعنی هەر لە دستورمان هەیە و یاسامان هەیە و پەرلەمانمان هەیە، بەڵام ئەو یاسایە ئەو دستورە ئەو پەرلەمانە ئەکتیڤ نییە، ینی تموحی کۆمەڵانی خەڵکی عێراق نییە کە دەوڵەتێکی عملی فعلی دیموکراسیە، مافی مرۆڤی تێدایە، خەیر و خەیراتی عێراق بودجەیە، میزانیە، هەموو بە عەدالەت تەوزیع دەکرێتن. نەخێ شتێوە تێدا نییە. ئەوەش یعنی بە قسەی من نییە، بە قسەی ئەوڕۆ ئەمری واقعە. جا بەڕێزیاوەر ئەمە خەیاڵدانی ئەمریکیەکە بوو وەکووتمان، یعنی بۆ ئەوەی عێراقێکی بەو شێوەیە دروست بکە و لە قسەی بەڕێستیشتا ئێستا وا پیشانەیە کە قسەی فەرمی عێراقی یان ویستی دەوڵەتی عێراق بە فەرمی ئەوە بێ کە ئەوەی لە 2003 ویسترا عێراقێکی بەو شێوەیە دروست بکرێ، هێشتان ڕەئی فەرمی ویستی فەرمی عێراقیە بۆ ئەوەی لەلایەن ئەمریکاوە یان بە شێوەیەک بێ لە شێوەکان بەدی بێ. بەڵام ئێستا کە بەدی نەهاتووە بە ڕێزی شت باست کرد، بابەتە خودیەکانی عێراق کاریگەرتر بوون بۆ ئەوەی کە بەدینێت یان نەخێر فاکتەرە با بڵێن مەوزوعیەکان ئەوەی کە باست کرد ئێرانە وڵاتانی دیکەیە ئەوان دەستیان هەبوو لەوەی کە عێراق بەو شێوەیە دروست نەبێ کە لە خیاڵدانە ئەمریکیەکە و لە خیاڵدانە عێراقیەکەشا هەیە. فاکتەرە بابەتیەکە مەوزوعیەکە کاریگەرتر بوو یان فاکتەرە خودی عێراقیەکە؟ بەڕاستی ویستی کۆمەڵانی خەڵکی عێراق هەمویان ویستیان ئەوە بوو کە ڕزگار بن لە ڕژێمێکی دیکتاتۆری، ڕژێمێکی هیچ پەیوەندی بە دیموکراسیەت نەبوو، بە مافی مرۆڤ نەبوو لە عێراق. ئەم ویستانە یعنی زۆر فاکتەرێکی زۆر مهم بوو لە مێشکی هەموو تاچێکی عێراقی. ویستیان یعنی ئەم خەیاڵە واقعی بکەن لەناو دەوڵەتی عێراق، ئەو مافانە هەمووی یعنی بەکار بێنن بۆ بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی عێراق. بەڵام ئێمە هەمومان یعنی دەزانین واقعێکی سیاسی لە عێراق هەیە، حکمێکی یعنی تائیفی دروستکرا لە عێراق، حکمێکی قەومی ئیثنی لە عێراق دروستکرایە کە سێرەکەی تەوزیع دابەش دەکرێتن، سوڵتە حکم مؤسساتی دەوڵەت دابەش دەکرێتن لەسەر بەناو تائیفە. ئەمە ئێستا حتا ئێستاوە 20 ساڵە هیچ لە دنیا لە دیموکراسیەت ناوی نەهاتووە کە سەرۆک وەزیرانی عێراق بۆ شیعە بیتن. ئەگە شیعە نەبیتن یعنی کورد و تورکمان و مەسیحی و سونە مافیان نییە، ئەوان یەک تاچێکی عێراقیە، مافی هەیە، مافی دستور لە دستور نووسراوە، مافی هەموو شتێک مافی هەیە. بەڵام عەمەلی واقعی ئەو 20 ساڵە ئەگە مەذهبی شیعە نەبی ئەوە سەرۆک وەزیرانی عێراق نابیتن. و هەروە سەرۆکی کۆماری عێراق ئەگە کورد نەبی ئەوانەی تر مافیان نییە. و سەرۆکی بەڕێزیاوەر یعنی لە ئەخیرا ئەمە جۆرێکە لە تەوافق لە نێوان هەموو ئەوەی کە تۆ باست کرد لە نێوان پێکاتەکانی عێراقیە بۆ ئەوەی دیموکراسیە تەوافقیەکەی عێراق ڕاستیەکەی بتوانێت بە شێوک لە شێوەکان لەسەر پێی خۆی بۆستێ. خۆ ئێستا بۆ نمونە گەر سونە لە پێشتریش و بە تایبەتیش لە میانی شەڕی داعش و دوای داعش ئەگەر گلەیەکی هەبوو بێ، ڕاستیەکەی گلەیەکە لەوەیە کە خەریکە ئەم تەوافقە ئەم تەوازونە تێگەچێ. ئەم قسەیە بۆ کوردیش ڕاستە، گەرگلەیەکی لە حکومەتی فیدرالی هەبێ ئێستا پەیوەندی بەوە هەیە کە خەریکە شیعە با بڵین پێکاتی شیعی هەمویان نا بەشێکیان لە بنەماکانی تەوافق ئەکشێنەوانێ، بۆیە گرفت دروست بووە. خۆ ئەمریکاش بە هەمان شێوە هێشتان داوای ئەو تەوافقە لە لایەنە عێراقیەکان بە تایبەت لە شیعی دەسەڵاتدار لە عێراقاکە. بەڵێ ئێمە کە باسمان کردوتمان ویستی کۆمەڵانی خەڵکی عێراق چی بوو؟
ئەوە خوێندمان قراءەتی ئەمریکا بۆ دۆخی عێراق قراءەی دووەم کەوتمان ئەمریکا خۆی یعنی مەبەستی نەبوو دەوڵەتێکی دیموکراسی لە عێراق دروست بکاتن ئەم خوێندنەوەیە حتا ئێستا يعني واقعي عملي لعراق كباسمان كرد أو تأييدي أكا ترجيحي دكا كويستي أمريكا دولتك ديمقراسي نبو بلام استا اگه پرسیاری لخومان بکەین لە کۆمەڵانی خەڵکی عێراق بکەین عمليا ئەوان رازینە بەو حکومەی کە لە عێراق هەیە ئەگە بە کوردەوە بە عەرەبەوە بە سوننە و بە شیعە و بە هەموو کەسیان رازی نییە ئەگە ئەوان رازینین ئێمە مەجبورین کە لە دستور بەو طریقەیە نووسراوە کە مافی کۆمەڵانی خەڵکی عێراق بی حکمی خۆی بە نەفسی خۆی بکە نا بەناو مەزهەب و بەناو قەومیەت و بەناو ئەوانەی تر ئێمە یان دەبی ڕاستیکەین ئەو 20 ساڵە لەسەری ئەگە بڕۆین لەسەر غەڵەت دەبی هەر بڕۆین وەزعی عێراق هەر بەو نەوعە دەبیتن یان ئەگە دەبی ئێستا بچین تەأسیر لە ئەمریکا بکەین برێن کاکە ئەتوو بەخۆت دەوڵەتێکی دیموکراسی وعد و وعودت داوە ئەو 20 ساڵە وتت دەوڵەتێکی نموذجی لە شەرق الأوسط دروست دەکەم دیموکراسی دەبیتن مافی مرۆڤی تێدا دەبی و ئەو دەوڵەتە یعنی فاکتەرێکی زۆر سەرەکی دەبیتن لەو منتەقەیە تەأسیر لە دەوڵەتەکانی دیکە دەکا ئەوانش مافی مرۆڤ و دیموکراسی یعنی لە عێراق فێر بن بۆ بەڕێز کازم پێ دوایە لەم سەردانەی ئێستەی سوودانی لەم گفتوگویانی کە ماوەیەکە لە نێوان لیژنە باڵاکانی عێراق و ئەمریکا بە تایبەت لیژنە سەربازیەکە ئەکرێ قسەکردن لەبارەی ئەم دەوڵەتەی کە ئەویسرا لە عێراق دروست بکرێ ئەم مۆدێلەی ئەویسرا لە عێراق دروست بکرێ بەڵام دروست نەبوو بە فاکتەرە خودی و بابەتیەکان گفتوگویەکی لەو شێوەیە لە بینی ئەمریکا و عێراق لە ئارادابێ ئەسڵەن لەم سەردانەی ئێستەی سوودانیە محەممەد شیع سوودانی ئەمریکیەکان شتێکی لەو بارەیەوە لەگەڵ عێراقیەکانە باسەکەن عێراقیەکان شتێکی لەو بارەوە لەگەڵ ئەمریکیەکان باسەکەن یان نەخێر پرسەکان هێنراونەتەوە بۆ پرسی دیکەی سەربازی ئابووری پرسی وزە بڵێ نەخێ ئەو باسانە هەر ناکرێتن لەبەرەوە ئەو باسانە باسی کۆمەڵانی خەڵکی عێراقا ئەوانش نەرازین لەو حکومەت و بەو شێوەیە کە عێراق حکم دەدرێتن ئەوان دوو لایەک سوڵتە هەیە پێدرێن ئەو سوڵتەیە ئێستا لە عێراق هەیە حکمی عێراق دەکا بە هەموو نەتەوەکان و مەزهەبەکان لەناو ئەو سوڵتەنە ئەمریکاش چی دەوێ پیشان دەدا بۆ دەرەوەی بۆ غەرب و ئەوانەی تر دەرێ لە عێراق دیموکراسیەت هەیە دیموکراسیەت چییە ئەوە سندوقی هەڵبژاردنە سندوقی هەڵبژاردن لە عێراق هەیە هەر 4 ساڵێک جارێک ئەو هەڵبژاردن دەکرێتن بە هەموو ینی کۆمەڵی مەشاکلی هەیە و تەزویر دەکرێتن ئەو شتانە دەکرێتن بەڵام ئەنجامەکەی ئەوە لای ئەوان ئەوە دروستە لەگەری تەعامل دەکەن ئەوەی کە دێ لەسەر سوڵتە لەگەری تەعامل دەکەن کە ئەو ینی تەمسیلی عێراق دەکا و کۆمەڵانی خەڵکی عێراق دەکا یعنی ئێمە ئێستا ئەو فاکتەرەی کە ئێستا حال حاضر لە عێراق هەیە لە ئەمریکا هەیە سۆدانی تەمسیلی عێراق دەکا ئەوەش بەرژەوەندی شخصی خۆی هەیە بەرژەوەندی حزبی خۆی هەیە ئەو حزبانەی کە پشگیری لە سۆدانی دەکەن بە هەموو نەتەوەکان و بە هەموو لایەنە سیاسیەکان ئەوان ئەجندایان هەیە لە ئەمریکایان چیان دەوێت دەیانەوێت لە سوڵتا ببینن ئەمریکاش بەرامبەر ئەوە ئەو ینی دەیەوێت لە عێراق سەربازی ئەمریکا لە عێراق بە هەر شێوەیەک ئیتیفاقیەک بکرێتن سەربازی ئەمریکی لە عێراق دەبینێتن لە ئیتفاقی ئیتاری استراتیژیان بە ناوێکی دیکە باشە جا من بەڕێزیاوەر ئێستا من ئەو پرسانەی کە ئەکرێ جێی گفتوگۆ بن لە نێوان عێراقیەکان و ئەمریکیەکان وردە وردە دەین باسیەکەین لە هەمان گرنگتر یان ئەوەی ئێمە پێمان وایە گرنگە و سەرنجی زۆری لەسرە جا نازانم سەردانەیە باسیەکەن یان نا قسە لەسەرەوەی کە جارێکە باس نەکرێ
مەسەلە سەربازیەکەیە. با جارێ باسی عێراق بکەین. عێراق ڕەئی عێراقی ڕەئی دەوڵەتی عێراق ڕوونە لەبارەی ئەوەی کە لەبارەی مانەوەی سەربازی یان ڕۆیشتنەدەرەوەی سەربازی ئەمریکا لە عێراق چی دەوێ و چی ناوێ یان نەخێر هێشتان کاریگەر بە کاریگەریەکانی هێزە شیعیەکان گروپە چەکدارەکان دەوڵەتی عێراقی بە تایبەت بۆ نمونە سوودانی حکوومەتەکەی سوودانی ناتوانێت ڕەئی ڕون و ڕەوان لەبارەی مانەوەیان چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بدات. تۆ پێت وایە ڕێی عێراقی لەو بارەیەوە ڕێی دەوڵەتی عێراقی حکوومەتەکەی سوودانی لەو بارەیەوە چییە؟ کشانەوەی یان مانەوەیە فۆرمی مانەوەکە ئەگەر مانەوە بێ فۆرمەکەی چۆنە بێت؟ بەخۆی کشانەوەی سەربازی ئەمریکی لە عێراق چەند فاکتەرێکی ینی گرنگ هەیە حکمی ئەو مەسلەیە دەکا. بەڕاستی ئەمریکا یعنی وجودی لە عێراق چەند قاعدەیەکی گەورەی هەیە لە عێراق پڕ سەرباز و پڕ ینی معداتی عسکەری ئەوانەی تر حتا ئێستا سەروەری عێراق بەدەست ئەمریکایە یعنی تەواو لە کاغز و لە وەرەقە و بریار و ئەوانە سۆدانی ئەمر پێدەدا بەڵام ینی عملیان چۆن دەرەی ئەوە بەدەست ئەمریکایە کەس ناتوانانی ئینکاری ئەو مەسلەیە بکە. ئێمە لەگەر ئەمریکا بە فەرمی ئیتیفاقیەی استراتیزیمان هەیە لە 2008ەوە ئیمزایە لە سیار کردیە حکوومەتی عێراق لەگەر لایەنی ئەمریکی تەواو هەندێ چەند خاڵ هەیە لە ناو ئەو ئیتیفاقیەیە سرکرایە یعنی بە فەرمینا بەڵام بە عملی سرکرابوو ئیشیان نەدەکرد لەسەری بەڵام ئێستا دەوری هات. ئێمە بەخۆمان هەممان دەزانین ئەوە چەند مانگە بەڕێز سۆدانی بە فەرمی ئیعلانی کردووە ئێمە مەسلەی تەحالوفی دووەلی لە عێراق کۆتایی پێدێنین بەڵام بەرامبەر ئەوەی کە پاشان کۆتایی پێدێنین ئیتیفاقیەیەکی تازە لەگەر ئەمریکا لەوە زیاتر لەوە قوڵتر باسی دەکەین لەگەر ئەمریکا ئیمزای لەسەر دەکەین ئەمەیان دەرچەیەکە بەڕاستی دەرچەیەکی فەرمیە بەرەئی من ئەو تەحالوفی دووەلی بەرامبەر ئەم ئیتفاقی کە تازە لەگەر ئەمریکا دەکرێتن هەر هیچ نییە. ئەو ئیتفاقی تازە ئەمریکا زیاتر وجودی لە عێراق زیاتر دەبی فاکتەرەکانی ئەمریکا لە عێراق زیاترش دەبیتن فاکتەری سەربازی ئەمنی و فاکتەری ینی اقتصادی. بەڕێز کازم با لەبارەی پرسە سەربازیەکەەوە قسە بکەم ئەگەر ینی تەواجودی ئێرانیان هەژمونی ئێرانی لەسەر عێراق من پێم وانە کەس لاری لەو بارەوە هەبێ و قوتی گروپە شیعیەکانیش بە تایبەت ئەوانەی گروپی چەکدارن بە هەمان شێوە لە عێراق لە پرۆسی سیاسی عێراقا پێم وانە هەژمون و قوتێکی وابن کە لە بەرچاو نەگیرێن. ئەنی پێت وایە لە نووسینەوەی ئەم ئیتیفاقیە نوێ ئەم ڕێکەوتنە نوێ بۆ بوونی سەربازی هاوپەیمانان و لە نێویشیاندا ئەمریکا لە عێراق کێ لە تەڕەفی عێراقیەوە ئەتوانێ هەژمونی زیاتری هەبێ بەسەر فۆرمی ئەو ناوەڕۆکی ئیتیفاقیەکە بە تایبەت کە تۆ وا باست کرد پێدەچێت بە گوێرەی ئەم ئیتیفاقیە تەواجودی سەربازی ئەمریکا و هاوپەیمانان زیاتر ببێ نەک کەمتر لە کاتێکە ئەمە ویستێکە پێچەوانەی ویستی گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران و گروپە شیعیەکانە. ئەمن ینی کە باسی دەکەم ئەوەی کە فەرمیە حکوومەتی عێراق تەواو ئەم گروپە چەکداری ینی فەسائلی وەلائی پێدەرێن فەسائلی مقاومە ئەوانەی تر ئەوان تەسیریان هەیە ئینکار ناکرێتم بەڵام هەندێ بریار هەیە بریاری دەوڵەتە ئەو بریاری دەوڵەت ئەوانش سوودیان هەیە لەو بریارانە کە ئەمریکا دەتوانی بە هەر شێوەیەک ینی کۆنتترۆلی وەزعی ئەمنی لە عێراق بکە. ئێمە هەمومان دەزانین چەمانگ پێشستا چەندین جار هێرشی کرد ئەمریکا لەسەر ئەو گروپانە حکوومەتی عێراق پێی نەکرا نەدیفاع لەوانە بکە عملیان نا حتا لە مەجلس الأمن ئەوانەی تر لە ئومەم متحیدە
پێی نەکرا دیفاع لەوانە بکە نەخێ بەڕێز سەید سۆدانی چەندین جار ئەوان قەسفی هەولێریان کرد و قەسفی هەندێک شوێنی ینی مەتاری هەولێر یان قاعدەی ئەمریکی لە هەریر ئەوە بەڕێز سۆدانی وتی ئەم گروپانە گروپێکی تیرۆریستن یعنی ئیرهابینە ئەوجا یعنی تەئسیری ئەمریکا زیاترە لە واقعی عملی زۆر زیاترە ئەوانش سوودیان وەرگرتووە لە ینی تەئیدی ئەمریکا بۆ حکومەتی عێراق کە هەمومان دەزانین لە 2021 ینی لە بەغدا دوو گروپ هەبوو ئەو دوو گروپە لە بینیان شەڕێکی زۆر گەورە هەبوو ئەمریکا تەدەخولی کرد پشگیری حکومەتی سۆدانی کرد کە موسانەدەی دووەلی هاورد بۆ لە ناو عێراق پێی دەکرا ئەو وەختە وەزعی عێراق تێک بدە بەڵام ئەمریکاش ئیشی بەو گروپانە هەیە ینی بەغێر مباشر چۆن پێ دەرێن ئەو بریارانەی کە قورسەکان ئەمریکا لە عێراق بکشێتن یان ببینی ئەمە بریارێکی هی دەوڵەتە بریارێکی زۆر گەورەیە ئیرانش و گروپەکانش ناتوانن بەتەنیا بریار بدەن لەسەر ئەو مەسەلەیە ئەوان باش دەزانن ئەوە متعلقە بە مەسائلی اقتصادی پارە ئەمریکا دەتوانی هەندێ بریاری اقتصادی ئەگە حیسار اقتصادی لەسەر عێراق دەتوانی بە هەفتەیەک حیسارێکی اقتصادی زۆر فاکتەرێکی مەوزوعی هەیە لە ناو عێراق کە چەندین جار ئەم گروپانە استهدافی قونسولیات و سەفارات و دێمە سەر کاریگەری ئابوووریەکانیش بەڕێز کازم یاوەر بەس پێش ئەوە منەمەوێت لەسەر ئەو ئیتیفاقی کە بەڕێزت باست کرد و پێ دەچێ عێراق و ئەمریکا واژووی بکەن ئیشی لەسەر بکەن جێگرەوەی بوونی هاوپەیمانی نێودەوڵەتی بێ لە عێراق فۆرمی ڕێکەوتنەکە پێت وایە ویستی عێراقیەکان و ئەمریکیەکانیش لێ کاتا وەکو دەوڵەت باسەکەم بهێنێتە دی و ویستەکە هاوبەشە وەکیەکە یان نەخێر پێ ناچێ ویستی عێراقی و ویستی ئەمریکی وەکو یەک بێت چونکە کاتێک قسەیەک لەو بارەیەوە هەیە کاتێک کە سوودانی و بەشێک لە گروپە شیعەکانی دیکەش کاتێک کە باز لەوە کە نانەوێت چیتر تەحالوفی دەولی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراقا بمێنێ ئەمە قسەیە لەبارەی ئەوەی کە چیتر نانەوێت هێزی سەربازی بە فۆرمی جیاوازیش تەنانەت بە پەیوەندی دوولانەی عێراق و ئەمریکاش لە عێراقا بمێنێ یان نەخێوانیە مەسەلەکە و دیدی ئەمریکی و عێراقی لەو بارەوە دیدێکی تا حدێک هاوبەش و لێکچووە بۆیە گەیشتن بە ڕێکەوتنیش ئاسانە بێ لەو بارەوە. بەڵێ ئێمە کە باسی ئیتیفاقیەی دەکەین ئیتیفاقیەی ئیطاری ئیستراتیجی پێدرێن ئەمە تەوقیع کرایە واژۆ کرایە بینی عێراق و ئەمریکا لە 2008ەوە حتا ئێستا ئیلغا نەکرایە کە باسم کرد لە 2000 حتا 11 تەفعیل پێکراوە و ئەو قەواعیدانەی کە ئێستا سێ قاعدەی ئەمریکی هەیە لە عێراق ئەو وەختە جێگیر کرایە بەو ئیتیفاقیەیە تەواو هەندێ لەوانەیە ئەمریکا ئیلتیزامی نەکردووە لە هەندێک شوێن و ئەوانەی تر بەڵام بەگشتی ئیتیفاقیەکە ساری المەفعول یعنی حتا ئێستا ساری المەفعولە و یەک دەسەڵاتێکی هەیە ئەو ئیتفاقیە لادانی ئەو ئیتفاقیە بینی عێراق و ئەمریکا ئەوەش بریاری حکومەتی عێراقە بە یەک ساڵ لە خلال مدەی یەک ساڵ دەتوانی داوا بکە لە ئەمریکا ئەو ئیتفاقیە ئیلغا بکرێتن بەڵام حتا ئێستا بە فەرمی حکومەتی عێراق حکومەتی فیدرال داوای نەکردووە ئەوەش وتمان چەند فاکتەرێکی ئەساسی هەیە ئەم ئیتفاقیە زۆر خاڵی تێدایە لەوانەیە هەندێک خاڵ هەیە حتا ئێستا حکومەتی عێراقی بەکاری نەهیناوە ئیش پێی نەکردووە بەداخەوە یعنی
زۆر هۆکار هەیە جانبی تەندروستی تێدایە. جا بەڕێز کازم یاوەر بەڕێستان پسپۆڕی استراتیژین من حەزەکەم خاڵە استراتیژیەکانم لە ئیتیفاقیەکەیە بۆ باسکەی ئەوانەی کە ئەکرێ کاریگەریان هەبێ لەسەر ڕێکەوتنەکە و ئەوەی کە ڕاستیەکەی عێراق نەیەوێ ئەو ڕێکەوتنە لەگەڵ ئەمریکیەکانە هەڵوەشێنێتەوە کامانەن گرنگترین خاڵە استراتیژیەکان. بەڵێ یەکەم خاڵی استراتیژی ئەوەیە کە لەو ئیتیفاقیەیە واژۆ لەسەر کرایە سەروەری عێراق ئەمریکا دەپارێزی لە ئیرهاب و لە ئەو دەوڵەتانەی کە دەیانەوێ سەروەری عێراق یعنی تعدا لە سەروەری عێراق بکەن یان خەیر و خەیراتی عێراق بۆ خۆیان ببن ئەمە هەمووی واژۆ لەسەر کرایە. دووەم خاڵی اقتصادیە اقتصادی ینی عێراق هەمووان دەزانین پارێ هەیە ئەو پارەیە لە ئەمریکایە لەسەری زۆر دۆسیە دەعاوی هەیە ئەو داوان ئەگە ئەمریکا خۆی لەو ئیتیفاقیەیە دەربچیتن پارەی عێراق هەمووی دەکەوێت لەسەر مەترسی ئەو داوای قەزایی هەیە لە ئەمریکا لەوانەیە عێراق مفلیس دەرەچی لەو مەسەلەیە. چەند خاڵێکی دیکەی هەیە کە بەرژەوەندی عێراق زۆر هەیە لەناو ئەو مەسائلی یعنی دیفاعکردن لەسەر دیموکراسی حکومی دیموکراسی لە عێراق لەگەر ئەمریکا ئەمانە هەمووی چەند خاڵێکی ئیستراتیجیە یا عێراق سوودی لێ وەرەگری بەڵام کێشەکە لای خۆمانە ئەو حکومەتانەی کە دێن لەسەر حکوم ئەگە تەفعیلی ئەو خاڵانە بکەن ئەوە بەرژەوەندی خەڵکی کۆمەڵانی خەڵکی عێراق دەبیتن ئەگە دیموکراسی حەقیقی لە عێراق تطبیق بکەن ئەوە معنای ئەوان لە سوڵتە لا دەدەن دەرەچن لە سوڵتە و لە پۆست و لە مەنسەب و ئەوانەتی لە دەستیان نامێنی ئەگە ئینتیخاباتێکی شەفاف ئەو هەڵبژاردنێکی تەواو لە عێراق بکرێتن ئەوان خەڵک کۆمەڵانی خەڵکی عێراق لەوان ڕازی نین دەریان دەکەن بەچی بە هەڵبژاردن ئەو جاوە کێشەکە لە ئێمەیە لە ناو خودی عێراق لە عملیە سیاسیە لەبەرەوە من لە بیدایەتەوە باسم کرد وتم کاکە ئەگە ئێمە چاکی نەکەین کۆمەڵانی خەڵکی عێراق وڵاتی خۆی لەگەر ئەمریکا ئەوانەی تر بە شێوەیەکی ئاگا چاکی نەکەین ئەو مەسەلەیە هەر ئەوها دەمینێتن ئێمە حتى لەگەر ئەمریکا یعنی ئەو وەفدەی ئەمریکی کە دێ لێرە ئەمان شتێک بۆی تەقدیمەکەن بەرژەوەندی هی خۆیانە هی بەرژەوەندی پێدەرێن بەرژەوەندی سوڵتە نا بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی عێراق چیان دەوێت چیان یعنی چیان لازمە یعنی حتا ئێستا 20 ساڵە ئەتوو کارەبات نییە ئەوە هەمووی نووسراوە دێمە سەر ئەوانش بەڕێز کازم یاوەر دێمە سەر ئەوانش یەکەم خاڵکە باست کرد لە پرسە استراتیژیەکانی چوارچەوەی ڕێکەوتنی استراتیژی باسی سەروەریت کرد لە عێراق سەروەری وەکو خاک وەکو دەوڵەت پێتوانیە پێناسەی ئەمریکی بۆ سەروەری عێراق پاراستنی سەروەری عێراق لەگەڵ پێناسە عێراقیەکە کە دەکرێت پێناسەی جیاواز بێ بۆ خودی سەروەریەکە تا حدێک بەریەکەوتنی هەبێ جیاواز بن یعنی تۆ پێتوانیە ئەو پێناسەیی بۆ نمونە کورد بۆ سەروەری عێراقی ئەکا لە ناوخۆی عێراقا ئەو پێناسەیە نەبێت کە گروپە چەکدارەکانی لەلایەن ئێرانەوە پشتگیریەکرێن بۆ سەروەری عێراقیەکەن ئەوان داوای چوونە دەرەوەی ئەمریکی بکەن بەڵام کوردیان سونە یان بەشێکی دیکەی لا نەشیعیەکانیش دیدێکی تیریان لەم بارەیەوە هەبێ ئەمە سەرڕای جیاوازیە گەورەکە لە بینی دیدە شیعەکە بۆ سەروەری عێراق بێگومانەوەی کە نزیکن لە ئێرانەوە لەگەڵ دیدی ئەمریکی بۆ سەروەری. بەڵێ مەسەلەی سەروەری عێراق یان ئەی دەوڵەتێکی دیکە ئێمە هەمووان دەزانین ئێستا ئەم سەردەمە زۆر فەرقی هەیە لەگەر سەردەمەکانی تر یعنی تعریفی سەروەری معنای چییە؟ ئێستا قەواعدی ئەمریکی تەحالوفاتی ئەمریکا چەندین دەیان دەوڵەت هەیە ئەمریکا قاعدەی سەربازی هەیە ئەوە لە تورکیا هەیە لە قەتەر هەیە لە سعودیا هەیە
لە ئیمارات و لە شوێنەکانی تر لە هەمووی هەیە، لە یابان هەیە، لە ئەڵمانیا هەیە. ئەمە نەوعێکە. ئێستا ئێمە کە وەختی خۆی ئەو ئیتیفاقیەی واژۆمان کردووە لەگەر ئەمریکا، حتا ئەو سەروەریەی عێراق بەچی ئەمریکا دەتوانی یعنی پشتگیری لە عێراقی بکە، لە سەروەری عێراق بکە ئەگە سەربازی نەبی لە عێراق، ئەگە معداتی نەبی، ئەگە قەواعیدی عسکەری نەبی. بەڕێزیاوەر تۆ پێ وایە ئەگەر تاوجودی سەربازی ئەمریکی لە عێراق نەمێنێ پرسی سەروەریەکەی عێراق کە ئێستا خۆی ینی هەر لە ژێر پرسیار و هەڕەشەیە زیاترە چێتە ژێر پرسیار و هەڕەشە؟ ئەگەر بەڵێ چۆن؟ ئوستاز گیان، ئێمە دوێنێ یا پێرێ بۆ دوێنێ پێرێ ئیران ئیسرائیلی قەسفی کرد. باشە ئیران لە عەرزی خۆی ئەوە لە زەوی خۆی ئیرانی ئیسرائیلی قەسفی کرد و لە هەمان کات لە عێراقەوە لە ئیسرائیلی قەسفی کرد. باشە عێراق نە ئیزنی داوە بە ئیران، نا لە بینیان ئیتفاقیەک هەیە، نا هیچ هەیە. ئەدی ئەوە پێشێرکردنی سەرهەری عێراق نییە. ئەگە ئەتۆ ئێستا ئیتفاقیەکی تۆکمەت هەبی لەگەر ئەمریکا ئەو وەختە یعنی دیفاعی لە سەروەری عێراقی دەکرد بەرامبەر هەر پێشەرکاریەک. یعنی ئەو زەوە نییە. لێرەوە داوا دەکەی دەرێ کاکە ئەمریکا هیچی نەکردووە. لەو لاوەش تۆ ئەگە قاعدەی سەربازی ئەمریکا دەرێ کاکە لێرە نەمینن، پرسیار دەکەی کاکە ئەتوو بەتەنیا دەتوانی سەروەری عێراق حیمایەتی بکەی بەرامبەر دوژمنی عێراق؟ جواب نەخێ، ناتوانانی ئەوە بکەیت. لە 2014 بەڵام بەڕێزیاوەر ئێستا قسەی فەرمی عێراقی ئەوەیە کە بڵێ دەتوانین، دەڵێن داعش نەماوە چیتر مەترسینیە لەسەر عێراق و عێراق خۆی دەتوانێت کە ئەم کارانە بکە. ئەمە خودی سوودانیش زیاد لە جارێ ئەم قسانەی کردووە. بەڕێز سۆدانی دەرێ ئێمە سەروەری عێراق پێمان دەکرێتن حیمایەی بکەین، بەڵام نەیوتووە بەبێ ئەمریکا بەبێ پشتگیری دەوڵەتی خاستن چەندین جار سۆدانی تەرکیزی کردووە. ئێستش لە ئەمریکا و ئەوانەی کە مستەشاری سۆدانین هەمویان تەرکیز دەکەن کە سۆدانی ئەکتیفی ئیتفاقیەی ئیتار ئیستراتیجی دەکاتن. لەوەش قەواعیدی ئەمریکی موجودە لە عێراق و ئەوانەی کە ئەو خاڵانەی کە باسمان کرد بۆ سەروەری عێراق یان اقتصادیە، ئەوان هەمویان باش دەزانن یعنی عێراق هەشتان جوهدی سەربازی عێراق بەتەنیا ناتوانێ هەموو ئەو کارانەی کە لە عێراقەوە یعنی دیفاع بکە لە سەروەری عێراق. سەروەری عێراق هەر ئەوەندە نییە، یعنی ئاسمانی عێراقیان حدود و شتانە. سەروەری عێراق هەر خودی هەندێ شت هەیە ئەو پێ دەرێ سەروەری معنەوی قانونی دستوری. باشە ئێستا ئەتو سبەی ئیران یان غەیری ئیران پێشەلکاری سەروەری عێراق دەکا، ئەگە تو یعنی لە ئومەم متحیدە ئەمریکا هاوکاری تو نەبی دەتوانی لە شکاتێکی باش و تۆکمە و ئەوانەی تر پشتگیریت بکەن لە ئومەم متحیدە؟ نەخێ، پشتگیریت ناکە ئەگە تو هەند ئیتفاقیەکەت نەبی، مەسلحەی مشتەرەکەت نەبی لەگەر ئەمریکا یان وڵاتەکانی تر. ئەمە مەوزوعی سەروەری معنای زۆر فراوانە، هەر ئەوەندە نییە بەس مەسائلی سەربازیە، هەندێک شت هەیە مەسائلی اقتصادیە، هەندێک شت هەیە مەسائلی قانونی دستوریە. ئێستا سبەی ئەگە دەوڵەتێک داوا بکە لەسەر عێراق بێ کاکە ئەم پارێزگایەکی ئیرانیە عێراقی نییە، یان ئەم حەقلەی نەفت و ئەوانەی تر هی ئیرانە هی عێراق نییە. باشە تو ئەگە پیشگیریت نەبی لە ئومەم متحیدە لەوانەی تر دەوڵەتێکی بەقووەت وەک ئەمریکا، ئەکید ئەو مەلەفانە ئەو دۆسیانەی کە
هی خۆتە حەقی خۆتە لە دەست جابەر زیاوە لەوە چێ قسەیە بۆ ئەو کەڵکەڵانەی تریش ڕاست بێ کە لە باکووری عێراقەوە لە تورکیاوە با بڵێن باسییان لێواکرێ بە تایبەت پرسی با بڵێن ئەوانەی کە تورکیا گوایە بەشێک لە خاکی عێراق کەرکووک هەولێر چوزانە مووسڵ هەموو ئەمانە لە چوارچەوەی اتفاقی میلیە با بڵێن میساقی میلیە بە خاکی خۆی زانێ و دەکرێت لە هەر پێشهاتوو ئەگەری دروستبوونی گرژیەکە تورکیاش بە هەمان شێوە داوایان بکاتەوە ئەو کات بێگومان عێراق پێویستی بەو پشگیریانە بێ کە بەڕێست باست کرد بەڕێز یاوەر لەبارەی پرسی اقتصاد ئابوووریەوە چی من ئەمەوێ بۆم ببەستیتەوە بە پرسی وزەشەوە ڕاستیەکەی چونکە تا حدێک نزیکیان بەیەکەوە هەیە لە ئیتفاقی استراتیژی کە وا دیارە هیچیان نایانەوێت دەستبەرداری بن نە عێراق نە ئەمریکا چۆن نەتوانێت یارمەتی عێراق بە تایبەت یعنی ئەوەی کە سەرنجە ئەوەیە ئەم سەردانەیان پێدەچێت بەشێک لە پرسە ئابووری و پرسەکانی تایبەت بە وزە قسەی سەرەکی بینی سوودانی و بایدن و شاندەکانی عێراق و ئەمریکا بن. بەڵێ مەسەلەی وزە لە عێراق هەمومان دەزانین نابەست لە عێراق هەموو ناوچەکە ئەمریکا یعنی کۆنتترۆلی ئەو وەزع ئێمە نارێن ئەمریکا پێویستی بە وزەی عێراق هەیە نەخێ ئەمریکا خۆ وزەی خۆی لە خۆی زیاتریشی هەیە احتیاتی ئەمریکا لە عێراق زۆر پترۆلی هەیە بەڵام ئەمریکا منافسی هەیە منافسی چێە منافسی چین و رووسایە ئەو دەوڵەتانەی کە منافسی ئەمریکانە لە منتەقە ئەوانش چاویان لە وزەی عێراقە ئەوانش دەیانەوێ ئەمریکا بکشێتن لە عێراق ئەوان بێن لە جێ عێراق ئەو مەزالە ئەو دەرفەتە ئەکید ئەمریکا بەوان نادا نایەلی ئەو وزەیە ئەمریکا دەوێ وزەی عێراق لە ڕێگای تورکیاوە بڕوە بۆ ئەوروپا ئەوروپاش يعني حليفي أمريكا بيوستي بوزة هي أو زي أمريكا هي خوي نادا بو أوروبا لو زي عراق بو أوروبا دباتن أو عراق دبيك لجير كنترولي أمريكا بميني لمصطلحي استراتيجيا بيدرين وزة يعني زامني وزة بو أوروبا بكا بو حلفاي أمريكا لدولة كان يتر عراق استراتیجیان ناوچەیەکی زۆر گرنگە بۆ ئەمریکا بۆ چین و بۆ رووسیا بۆ ئەو سێ دەوڵەتەی کە زڵهێزن لە هەموو عالم ئەمانە لە جیهان ئەمانە هەر شەریان هەیە لەسەر عێراق زیاتر لای چێکەوتووە عێراق لەسەر محوەری ئەمریکایە لەسەر محوەری ئەمریکایە تۆزێ دەکرێتن ئەمریکا لەبەر ئەو وزەیە بڕواتن بۆ ئەوروپا یعنی هەندێک مەساڵحی ئیران و یان دەوڵەتەکانی تر هەندێک مەجال بۆیان نەدا بەڵام ئەو مەجالەی بۆ ئیران نادا کە ئیران مسەیتر بی لە هەموو بریاری عێراقی و یعنی خەیر و خەیراتی عێراق بباتن بۆ لای رووسیا چین ئەمریکاش محروم بیان حلفای ئەمریکا لە عێراق محروم کەواتە پرسیارێکێت بەڕێز یاوەر من حەزەکەم ئێستا بیکەم ڕاستیەکەی ئەگەر قەوسێکم بدەیت تەواویکەم لەبەر ئەوەی کە ئێمە هەمومان دەزانین گرنگی ناوچەی هەرێمی کوردستان لای ئەمریکا و ئەوروپا کە پشتگیری هەرێمی کوردستان دەکەن ئەو نقطەیە کە هەرێمی کوردستان زیاتر خۆی وزەکەی نێزگە لە مەساڵحی ئەمریکا و ئەوروپا ئەوەیە مەبەستیان ئەو شەڕی کە ئێستا لێرە دروست کراوە کە ئیران دەیەوێت کۆنتترۆلی هەرێمی کوردستان بکە بریارەکانی هەرێمی کوردستان ناسەر باز بێتن لەناو هەولێر و سلێمانی یان دهۆک نەخێ ئەو عەسرەی ئەو سەردەمەی نەما بە ئەوان بێن نە ئەمریکا دێتن بە ئەو مصطلحی کەون نا ئیران دێتن ئێستا بریار چێ مسەیتر دەبی لە عملیەی سیاسیە ئێستا بەرێز سۆدانی پێویستی بە ئەمریکا هەیە ئەمریکاش پێویستی بە سۆدانی هەیە بەڕێز یاوەر جا من بە پرسیارەکەم کەم دوور نەکەوینەوە لە پرسی ئابووری وزە ئێستا شتێکەیە مەسلەی ڕێگای گەشەپێدان پرۆژە سینیەکە با بڵێن کە
بێگومان عێراقی ژەگرێتەوانێ ئەم پرۆژەیە ڕێگای گەشەپێدان کە تورکیاش لە ماوەی داهاتووە بێگومان ڕەجەتەی بەردۆگان دێت بۆ عێراق بەشێک لە ڕێکەوتنی تایبەت بە ڕێگەی استراتیژی لەگەڵ عێراق واژۆکە ئەم پرۆژەیە تا چەند لەگەڵ خەیاڵدانە ئەمریکیەکە بۆ ئابووری وزەی عێراق یەکەگرێتەوە یان ناکۆکە یعنی ئەمریکا ڕازیە بەوەی کە پرۆژەی ڕێگەی گەشەپێدان بەم شێوەیە لە عێراق پێ بگرێ کێشەی نەبێت لەسەر پێی خۆی بڕوا لەگەڵ دیدە ئەمریکیەکەیە بۆ وزە و ئابووری عێراقیەکەگرێتەوە یان پێ دەچێت جیاواز بێ کاڵێم دیدی ئەمریکی مەبەستم لە چوارچێوەی ڕێکەوتنە استراتیژیەکەیە. بەڵێ ئەمریکا بەڕاستی بەخۆی دوو ڕێگای گەشەپێدان هەیە لە عێراق. یەکیان صرف ئەوەی کە خەیاڵی سینە استراتیژیەی سین ئەوەی گرنگی لای سین دەیەوێت دروستی بکە، بەڵام ئەوەی دووەم کە ڕێگای گەشەپێدان سینی تێدایە بەڵام لە 100% سینی نییە. ئەوەی کە تورکیا ئێستا هەوڵی بۆی دەدا ئەمریکا لەسەر خەتە، بەڵام ئەمە خەتێکی ڕێگایەکی استراتیژیە بۆ عێراق و بۆ تورکیا بۆ ئۆروپا زیاتر لەو مەسەلەیە. ئەوە بەدیلێکی عێراقیە. عێراق هەمومان دەزانین ئێستا یعنی بازاری وزە لە هەموو جیهان لەسەر خەتەردایە. لەوانەیە ینی نرخی وزە ینی وەک جاران نامینی یەواش یەواش وزە هەر بازاری خۆی ینی کەس بووە و نامێنی. ئەو عێراق ئەو مەسروفەی کە میزانی هەیە بەشی ناکە هەر لەسەر احتیمات لەسەر وزە بکە. ئێستا ئەمە دەرفەتێکە استراتیژیە بۆ عێراق و تورکیا بە هەمان کات زیاتر بۆ عێراق یعنی بەدیلی وزەیە. عێراق زۆر موسرە لەسەر ئەو ڕێگایە کە دروست بکرێتن لەگەر تورکیا کە ینی دەیان هزار ئیش بۆ گەنج و لاو ئەوانەی تر دروست دەکرێتن لە ناوچەی عێراق و هەرێمی کوردستان زۆر محاولەی دەکا. هەندێ خەریتە هەبوو کە ئەو ڕێگایە لە ناو خاچی هەرێمی کوردستان نەبوو، بەڵام تورکیا محاولەی کرد لەو بەرەزیاوەەر کێ هەوڵەیە کە هەرێمی کوردستان لە ناو خەریتەکانە بێ. من حەزەکەم وەڵامی ئەو پرسیارە وەرگرمەوە و سەریش کەوت لەوەی هەرێمی کوردستان بێ بەشکرێ یان نەخێرەش فاکتەری ناوخۆی هەیە، هەندێک فاکتەری ناوخۆی هەیە و هەندێک فاکتەری دەرەوەی عێراق هەیە. دەرە چییە؟ ئەوان بەتەما بوون یعنی هەرێمی کوردستان دەرکەن لەناو ئەو معادلەیە، بەڵام لەو ئەخیرە هەندێک تەطبینات هەیە لە ڕێگای تورکیاوە کە هەرێمی کوردستان لەناو ئەو ڕێگایە دەبیتن. ینی هەرێمی کوردستان کە فاکتەرێکی سەقامگیری ئەمنی تێدایە دەتوانن زوو ئەو مەسلەیە ئەو بکەن، بەڵام ئەگەر نەکرا لەوانەیە کێشەی ئەمنی دروست دەکرێتن و ئەمریکاش یان نایەلی خەتێک بەبێ هەرێمی کوردستان خاستن هەولێر سوودی نەبی لەو ڕێگایە. جابەرە زیاوەر من لێرە و پرسیارێکەکەم یانی ئەگەرمە دیدی ئەمریکی بێ بۆی هەرێمی کوردستان بەشدار بێت لە پرۆژەی با بڵێن ڕێگەی گەشەپێدان، بەڵام لە ڕسمە گشتێکەشە لە وێنە گشتێکەشە ڕاستیەکەی من بە کورتێمێ وەڵام من بیتەوە دیدی ئەمریکی یان پەیامی ئەمریکا بۆ سوودانی بۆ حکوومەتەکەی سوودانی بۆ عێراق چیە لەبارەی مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەت کە لە ماوەی ڕابردووە جۆرێک لە ناکۆکی و کێشمەکێشم لە بینی هەرێمی کوردستان و بەغداددا هەبوون. بە کورتی سوپاس دەکەم. ئێمە هەمومان دەزانین دستوری عێراق کە ئەمریکا پیشگیری کردووە لە 2005ەوە حتا ئێستا ئەمریکا لەسەر ئەو ڕێیە پیشگیری هەرێمی کوردستان دەکات لە ناو عێراقێکی ئیتیحادی. حتا هەرێم پامەدبی یعنی بە دستوری عێراق و قبول بکە لە ناو عێراقێکی ئیتیحادی ببینی بە ئەو دەسەڵاتانەی کە لە دستوری عێراق هاتیە ئەمریکا پیشگیری ئەو دستورە دەکا ئەو سیاسەتە دەکا و نایەری حکوومەتی
مرکزی ینی غەدر لە هەرێمی کوردستان بکە ئەوەش دیتمان کە پێش سەردانی بەرێز سۆدانی بۆ ئەمریکا کێشەی موچەی فەرمانبەرانی حەلی کرد بە لەوانەیە پێشتر دەیانوت ئەوە نادستوریە ناقانونیە ئەوە پەرلەمان نایەلی محکەمەی ئیتیحادی فەرمانی ئەگەر چارەسەری نەکردە بەڕێز زیاوەر پێت وایە ئەمریکا لەو بارەیەوە پەیامی بە سوودانی ئەیە بە کورتی سوپاس دەکەم کاتم کەمە بەڵێ ئەمریکا پشتگیری ئەو دۆسیانەی کە پێویستی پێ سۆدانی پێویستی پێ لە ئەمریکا پشتگیری نەدەکرد لەوانەیە کێشەی زۆر گەورە بۆی دروست دەبوو هەمومان دەزانین سۆدانی چاوی لە ویلایەتی دووەمە سەرۆکوەزیرانی عێراق بەبێ پشتگیری ئەمریکا و ئەمریکاش هەندێک فاکتەری خۆی هەیە لە ناو عێراق یەک لەوانە فاکتەرێکی زۆر گەورە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم پارتە سیاسیەکانی هەرێم ئەوانە هەمووی گرنگن لای ئەمریکا زەختەکە لەسەر حکوومەتی مرکزی کە هەندێک بەڵێیان بەنەخێر جوابم بەرەوە بەڕێز یاوەر ئەم سەردانەی سوودانی بۆ ئەمریکا پێگەی سوودانی بەهێزترەکە یان نا بەڵێیان نەخێر سوپاس دەکەم یعنی زەمان نییە ئەمریکا قەت زەمان نادا ئەمریکا دەوێت چێ زیاتر نێزیکی دەبی دۆسیەکانی ئەمریکا بە قازانجی ئەمریکا لە ناوچەکە بەدی هێنی ئەمریکا لەگەر ئەوەیە لەوانەیە نەفرێک بێتن ئێمە هەمومان ناویشی نازانین سپاس دەکەم کاظم یاوەر پسپۆڕی استراتیژی سپاسکە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت بینەرانی زوم سپاس بۆ سەرنجی ئێوەش خواتان لەگەڵ